في مجاري وبطيباتي جد في دميدا كو بشكا اشعاليا شيء اباشيمون بينا دنجي بروجياساي بدنيا كو دي ريجري الهندي بكن اف بروجياساي دسته 18 شعبي بيتا در باز كرن ام قال دكتور عيسى فيلي شرازاي زانستين سياسي كودش بغداد باي كي راستا خود قال مداود دكتور قال لك سباس كوين قال مدانا نوكا اوا هي باشيمون بونا بشكا الين شيعه يونجي دي شیعه زیادتر بکتا دو باش گریدای او فشارین امریکا و بریتانیا کرین و آخفتنا سر وزیر عراق کو پراستیجی گفت جدینه يعني في البدء تحية لك لا دەستپێک دا سڵاو لە تۆ و لە تەواوی بینێرانی بەڕێز پێم وایە کە سروشتی فشار ئەمریکیەکان دەستی پێکردو و وای لە هاتۆ گەیشتە ئاستی وەڵامدانەوە چونکە چینی شیعی و تەواوی بابەتی دواخستنی بڕیاری حەشدی شەعبی چونکە ئەمریکا هەڕەشەی و ڕوون و ڕژدی کردووە بەو ئاراستەی تێپەڕ نەکردن پێشمان وایە ئەو پەیوەندیانەی لە نێوان وەزیری دەرەوەی ئەمریکی و سەرۆکوەزیرانی عێراق محەممەد شاسوودین ڕویان داوا لە سەرمە ڕوون بووە کە ڕاگەاندراوە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕازی نابێت ئەو یاسایە تێپەڕ بێت واتە تەکەزیان لێ کردوتەوە بوونی ئەو 285,000 چەکدارەی حەشدی شەعبی وێڕای بودجەیەکی زەبەلاح کە 2.5 ملیار دەبێت ئەمە ئاڵنگاری و بەرهەڵستێکی مەزنیشە بۆ ئەمریکا بۆیە ئەمریکا دەوێت کە ئەو جۆرە پێک هاتەی هاوتەری بوو پارالێلی سوپای نەبێت هێزە فەرمیەکان ئەمریکا ئاماژە بۆ دەکات کە حەشد پێویستە بچێتەوە سەر یاسای 2016 کە لە چوارچێوەی هێزە ئەمنیەکان بن کە لەژێر چەتری فەرماندەی هێزەکدارەکانن يعني بديت نوتا فشارين امريكا حتى قوناغا ندر باسكرنا بروجه سا حشد شعبي نارا وسطد بلكو دي بردان بت حتى كو وگرينا بريا 2016 نعم يعني أنا أعتقد من الناحية پێم وایە لە ڕووی کردداریەوە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا تەواو تێدەگات عێراق هەمووی بەشێکە لە ئەو لایەنێک کە گرنگی پێدەدات واتە گوێ بەلایەنێک یان پێکاتێک نادات وڵاتێک نادات چێبڕچەی بکات هەر چێبڕچێکارێک بێتە پێشەوە باس لە ئێران دەکرێت هەمومان دەزانین کە ئێران وها دەیبینێت کە حەشدی شەعبی و دەبێت میلیشاکانیش لە حەشد بکەینەوە نوێنەرایەتی دەست و پەیوەندی ئێران دەکەن بێجگە لە حوسەکان و حزبوڵان لە لوبنان بەو پێ ئەمریکا بەردەوام تۆمەتی ئاراستە ڕاکردووە بەهۆی ئەو میلیشیانەوە بەهۆی بردبانکردنی بنکە سەرباز ئەمریکیەکان لە ئوردن و لە هەرێمی کوردستانیش چەندین شوێنی ژێرخان و نەوچی تەنانەت وێزگا غازەکان بۆی ئەمریکا وای دەبینێت کە ئەو لایەنانە لایەنی ناباڵا دەستن لەلایەن حکوومەتی عێراقەوە جڵەو ناکرێن و بۆیە فشاری سیاسی دەکات پێشان وایە کە بەو ئاراستەیە دەڕۆن ئەگەر پێوەی پابنە من سزا بێنە پێشەوە چه سزایی ئابووری و دارایی بن یاخۆت سزای یاسای قەیسەری بێت بەهۆی ئەو سەرپێچیانەی دەکرێن سەرمافەکانی مرۆڤ و لەلایەن حکوومەتی ئەمریکاوە باس لەوە دەکرێت کەندێک لەسەرکردی ئەو میلیشیانە لەو لایەنەش تۆمەتبارن ئەمریکا ئێماژە پندێک کردبی ئەگەر ئەف یاسایە پەرلەمانی بێتە دەربازکردن دي سزاين توند بسر عراق دا بين سابوندن ای باشه اگر نهاته در باز کرن دي امریکا چل عراق بکن چونکه اینو که وکشیا بری حتی دمی دیار کریجی دي استراتیجیات خوات نو عراق دا بگورد یا جی نو وگرد چه پلانا پشتی وی قناغی هیا يعني أنا أعتقد الولايات المتحدة الأمريكية من پێی وایە پێم وایە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا استراتیژی دیپلۆماسی پێڕەو دەکات بەو ئاراستەیە
بەڵام ئەگەر بڕیارێک هەبێت لەسەر قانون حج شعبي سەپاندنی یاخود تێپەڕکردنی پرۆژە یاسای حەجی شعبی ئەمە خۆکوژێکی سیاسیە بۆ عێراق ئەمە بەو شێوەیە پاراستن و پارێزراوی عێراق بە تەواوی ناهێڵێت و ئەو دۆلاری ترخی بەرز دەبێتەوە دراوەکەی هەرز دەهێنێت لە نێو خۆشەوە بزاو دەست پێ دەکەن بە ئاراستەی پێچەوانە بەرامبەرەوە بڕیارە باس لە میلیۆنان فەرمانبەریش دەکەن کە زێنن پێدەگات و پشت بە موچە دەبستن کاتە واقعی عێراقەوە ناخوازێت ئەمەشەوە دەخوازت حکوومەتی عێراق و بەتابەت بەڕێز سوودانی کە لە کۆبوونەوەی ئاورتە و بەپەلە ئەنجام بدات بۆ ئەوەی پاشەکشێ تەنانێت لەلایە هەندێک لە میلیشاکانیشەوە هەبێت بەشێکیان دەڵێن کە تێپەڕنەکردنی باشترە لە تێپەڕاندنی وا دەردەکەوێت کە ئەمریکا لێرەش ناوەستێت ئەمە پەیوەندیدارە بە کشانەوەی هێزە سەربازەکان لە ڤیکتۆریا و ئەسەد هاتوونە هەرێمی کوردستان و هەندێک ناوچەی دیکە بەرەو ڕووی دەڵێم سووریا بۆ ئێمە لە بەردەم قەیرانێکی ڕاستەقینەداین بە واڕاستەیە کە دەکرێت لە کۆتاییدا وەکو پێی ناسراوە عێراق ببێتە هۆی ڕوبەڕووبوونەوەی حەتمی لە نێوان میلیشاکان و ئەمریکا دەکرێت ڕوبەڕوو نەبێت بەڵام بۆی پێشکەوتنی تەکنۆلۆجی ئەمریکیەوە وێڕای ئیسرائیل کە پێی وایە و میلیشیانە دوژمنی سەرەکی یەکەمی ئیسرائیلن ئێران بەکاریان دەهێنێت بۆ کردنامانجی ئیسرائیل و بەرژەوەندەکانی ئەمریکا لە ناوچەکە. بابەتی داعشی پێشبینیەوە چییە؟ نێڤبەرە ئاخفتنا عێراقی و ئەمریکایدا ئەمریکا حتا نوکەژی بگەفت بینێت سەرڕا هەندی خوڤەکشاندیەژی پێشگەلێک بنگەهێن سەربازی لێ عێراق ئێماژە پێیەکێت کرد ئیدی داعش نەگەفە نێڤبەرە بتنێمابوونا عێراقی و خوڤەکشاندنا ئەمریکای داعش دەرفەتەکە باش بخود بینێت یان ژی پڕاستیژی یا عێراقی ڕاسترە و ئیدی نەگەفە داعش ئەو هێزەنینە عێراق ژێ بترسد. لە ڕووی کردداریەوە پێم وایە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و بەریتانیا توانستی مامەڵەکردنیان هەیە لەگەڵ هەر هێزێکی تونڕۆی ئیسلامی لە ئیخوانی مسلمین کە سەران هەڵداوە لە دەستپێکی سەدەی بیستەمەوە بە هاوکاری بریتانیەوە دروستکراوە لە دژی فرانخوازی شیعیەوە تا فرانخوازی عەرەبیە ئوسامیەکەی تاڵیبان و قاعیدە لە دژی رووسیا هەمووش دەزانین کە لە دوای 2023 ژۆرێک لەو ڕێکخراوەتی دروستبوون لەو ناوچانە مامەڵەن لەگەڵ کراوە بە پێی بەرژەوەندەکانیش ئەمریکاش و بە تایبەتیش ئۆتۆمەتانەی کە دەڵێت دیموکراتەکان داعشان دروست کردووە پرسێکی دیکە هەر ئەو ڕێکخراوانە دەیان هەزار بەندکراویش ئێستا لەلایەن هێزەکانی سوورە دیموکراتەوە بەندکراون ئایا ئێستا ئەگەر بپرسین ئەمریکا ئازادیان دەکات بۆ ئەوەی فشارێک دروست بێت ئەمە پێویستە تەواوی پرسانە وانیان لێوەربگیرێت پندیان لێوەربگیرێت لەسەر شێوازی مامەڵەی ئەمریکا و ڕۆژاوە واتە بەبێ قەند دروستبوونی قەناعەت و باوەڕێک لە ئەمریکیەکان کە ئەمە کۆتایی پێهاتووە عێراق بە پێچەوانە مامەڵە بکات دووچاری قەیران دەبێتەوە لەمان کات کشانەوەی ئەمریکا بۆشایی ئەمنی دروست دەکات و ڕێگە دەدات کە ئێران لە ناوە خۆی عێراق بوونی زیاتری هەبێت زۆر زیاتر بە ئاراستی کە خۆی دەیەوێت پێشم وایە داعش هەڕەشە بووە و ئێستاش هەڕەشەیە لەسەر سووریا لەسەر عێراقیش بە تایبەت بەدکراوی زۆران هەیە لە بۆن کۆمەڵگەی زیندیانی هۆ دکتۆر حتا چڕۆدا یعنی مەترسیاوەیەکی دیار بێت لاەنن شیعە یعنی ئەف بابەتە نووسۆین سەربازیین گرنگ و گرێدای ئەولەهی و هەواڵگیری و عێراقێنەوەکی کارتێکێ بکارتینن ji بووی ڕاکێشانە دەنگی دەنگدەران و تایبەتیژی کوونکە عێراق بەرەف هەڵبژارتنێن جواتە نوێنەرێن عێراقی vet بێت و حتا چڕۆدا یا چیاندایە کارتەکە ئەوسا باشی بخۆ بکار بینن.
الناحية العملية لە ڕووی کردداریەوە پێم وایە هەڵبژاردننی ئەم جاریان جیاوازە چکە چۆتە بەرامبەربوونەوە و کوشتنی سیاسی ترس زۆرە ئاماژە هەن بۆ گەڕانەوەی پارتی باس بۆ ناوچەکە بە بەهێزیەوە باس لەکردن ئامانز دەکرێت لە دەرەوە واتە پێویستە ئەو هێزانەی کە شکستان هێناوە لە پرۆژەی دەوڵەت من باسی هەمووان ناکەم بەڵام باس لە زۆرینیان دەکەم پێویستە لە ترسەکان و بارستایی و مەترسیان تێبگات تابەت باوڵاتیانیش بە شێوەیەک لە شێوەکان بتوانرێت بەو ئاراستەیە بڕوات بەرژەوەندی گشتی لە بەرچاو بگرێت دواتر ئەو یاسایی ئێستا وەکو ئەو یاساکراوە دێتە بەرچاو کە هەر پارێزگەیەک بۆ نمونە وەکو یەک بازە سەر بەخۆ بن کەواتە ئەمە وا دەکات هێزەکان دیسان باڵەدەستی خۆیان بنوێنن بەبێ ئەوەی پرۆگرامێکی حکومی وهان هەبێت من باس لە هەمویان ناکەم بەڵام زۆرینیان بەو شێوەن زیاتر بانگەشە دەبیستین کۆپی و وێنەی لە بەرگیراوەی بانگەشەکانی ڕابردووە زۆرێک لێزانیش ئێستا نەئامادەن کە لە خوڵەکانی ڕابردوو ڕۆلان هەبووە کەواتە پێویستە ئەو جۆرە ڕق و قینەیە کە هەیە وەلا بنرێت نەک باس لە سونە شیعە دەکەم بەڵکو باس لە هێزە سونەکانیش دەکەم کاتێمە لە بەردەم قەیرانێکی ڕاستەقینەین لە سروشتی وتاری سیاسی دەشەنج و بێسەروبەر لە هەمان کات جۆرە وتارێکە بابەتی بوونی تێدا داماڵراوە و زیاتر چێ بڕچێکارە تەنانەت لە نێوە خۆی ماڵی شیعی و سونەش بە هەمان شێوە سپاس دکتۆر عیسا فەیلی شەڕەزای زانستین سیاسیش بەغداین گەلمە بوون سپاس بووە